لە حەڤەی 12 ساڵی 1950دا کۆمەڵی گشتینەتەوە یەکگرتووەکان ڕۆژی 25 نۆڤەمبەری وەک ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان ڕاگەیاند. با بڕیاری 134-54 کەتەیدا هەموو ڕێکخراوەکانی ژنان و کۆمەڵگەی مەدەنی ڕاستپەرد کە کار بۆ ئەم پرۆژەیە بکەن و خەڵک لە مەترسیەکانی توندوتیژی دژی ژنان هۆشیار بکەنەوە. هەڵبژاردننی 25 نۆڤەمبەر بۆ ئەو کۆمەڵکوژیە ئەگەڕێتەوە کە لە ساڵی 1961دا لە کۆماری دۆمۆنیکا دژی ژمارەیەک ژن ئەنجامدرا. ئیتر لە ساڵی 1999 تا ئەمڕۆ 25 نۆڤەمبەر کراوەتە ڕۆژێکی پڕچالاکی و زیاتر لە هەفتەیەک بۆ ئەم یادە تەرخان دەکرێت. ژنان لە بواری پەروەردەدا ڕۆڵێکی یەکجار گەورەی هەیە و زۆرترین کایە گرنگەکانی پەروەردە ژنان بەڕێوەی دەبن و ڕێژەی ژن لە ناو مامۆستایاندا یەکجار زۆرە و پایە و کۆمەڵگەیەکی گەورەیە لە کۆمەڵگادا. تیژیە دژی ژنان لە سەرتاسەری دنیاە و ئێمە ئومێد دەکەین تەنیا ڕۆژێک بۆ ئەمە نەبێ بەڵکوم ڕۆژە سومبلێ بێ بۆ ئەوەی کە لە ئاسێکی نێودەوڵەتی ئیش بکرێ و لە سەربنەمایەکی دادپەروەرانە بەبێ جیاکاری ڕەگەزی ئیشەکان سنە پێشەوە لە وڵاتی خۆشمانە پێویستمان بە ئاشتی کۆمەڵایەتیە، پێویستمان بە گیانی لێبوردەیی خۆنەویستی و خۆشەویستیە. ژیان دروست نابێ بەبێ هەردوو ڕەگەزەکە، گرنگەکە هەماهەنگی هەبێ، هاوکاری هەبێ و بەرگاری بینەوە، ڕۆبەڕۆ بینەوە لەگەڵ هەڵتوموتی ژیەک، لەگەڵ هەر شەڕێک، لەگەڵ هەر بەریەکەوتن و ئاشوو بێ بۆی کۆمەڵگاکان ئارام بن، بۆی ژیان ئارام بێ، بۆ ئەوەی ڕەگەزەکان بتوانن بەپی توانای مرۆیی خۆیان بە لێوەشاوی خۆیان لەسەر بنەمای توانستەکانی خۆیان بەخشی خۆیان پێشکەش بکەن. لە ئاستی کارە زۆرە، ئەو ڕێژەیە زۆرترە. من نەتوانم بڵێم لە هەنێ شوێنە لە هەنێک کەرتا لە ڕێژەی پیاوانی زیاترن، بەڵام لە دەسەڵاتەکانە، لە پۆستەکانە، لە پۆستە سیادیەکانە، لە وەزارەتەکانە ئەم ڕێژەیە کەمە. ئەمە لایەک پێویستی بە خەباتی ژنان خۆیانە، لایەکیش پێویستی بە ڕێخستنی یاساکان و هاندانیانە، و لایەکی تر پێویستی بەوەیە کە کۆمەلگا متمانەی تەواویان پێ بکاو لە دەنگدانەکانە کە دەنگدەری زۆری هەموو لایەنەکان ژنانن دەنگ بە کاندیدە ژنەکان بن. لەم ڕۆژەدا کە ڕۆزی 25 نۆڤەمبەرە و بەرەنگاربوونەوەی توندوتیژیە بەرامبەر بە ژنان و کارێکی ئەوەیە کە هەمومان هەنێکە لە ئاستی خۆیەوە بەو ڕۆحە لێبوردەیە دەست پێ بکە، بۆی ڕۆحێکی لێبوردەیی تەواو لە کۆمەلگای کوردستانە بەرقەرار بێت. لەمەی ئێستا هەیە زیاتر چکە هەر خۆی کۆمەلگای کوردی بە کۆمەلگایکی لێبوردە ناسراوە و بە تایبەتی مەسەلەی توندوتیژیش هۆکارێکە بۆ هەم ئازاردانی بەرامبەر، هەم ئازاردانی دەرونی، هەموو جۆرە ئازاردانەکانی تر کە ئەمەش بە نەتیجە ئاسەواری خراپ لە ڕووی دەرونی و جستەییەوە لەسەر ڕەگەزی مێینەجێ دەیەڵێت وەوا ئەکارە ڕاستیە هەم خێزان لە بەرێک هەڵوەشێ، هەم تاچی ناتەندروست لە ئایندەدا پەروەردە بێ. بۆیە ئەرچی هەمومانە لەو ڕۆوە چ لە ڕوانگەی پەروەردەییەوە، چ لە ڕوانگەی دەرکردنی یاساوە لە پەرلەمانی کوردستان، چ لە ڕوانگەی چاودێریکردنەوە، چ لە ڕوانگەی ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنیەوە بە هەمومان لەسەر هەموو ئاستەکان کارکەین بۆی کۆمەلگایەکی دوور لە توندوتیژی پڕ لە لێبوردەیی ئارام و تەندروست بەرهەمبێنی. سەبارەت بەمڕۆ کە ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژیە بەرامبەر بە ئافرەتان و یان ژنان و یان خوشکان کە خۆتان زان 3-4 ناوی وەرگرتووە، ئێمە وەکو پەروەردە لە 16 بۆ 7مان هەموو کادری ژنانن یان ئافرەتانن، پشتیوان ئەبین بۆ دژایەتیکردنی ئەو توندوتیژیانە و هەوڵ بین ئاشتی کۆمەڵایەتی بەرقەرارکەین، ڕێز لە ماف و داواکانیان بگرین و ئەوانیش مرۆڤن هەم وەکو پیاو و ئێمە لای خۆمانەوە چیمان پێ بکرێت پشتیوانی ژنان و ئافرەتان و خوشکانە بین و تەمەنا ئەکەین حکومەتی هەرێم ئاوڕی جددیتر باتەوە و وا بکەین کۆمەلگەکەمان کۆمەلگەیەکی یەکسان بێت، جیاوازی ڕەگەزیتیانە مێنێت و ڕێز لە بەهاکانی مرۆڤایەتی بگیرێت، ئەنجا چ نێر بێت چ مێ بێ. سوپاستان دەکەم.